قوتابیانی ئازیز دێنێ سەر پرسیاری هەشتم ئەڵێ ئەنجامی لێکدانی 3/5 جاران ڕەجی 15. چۆنە پرسیارێکی کار دەکەین؟ دەڵێ یەکسانە، هەمیشە ئەتو چ دەکەی؟ ئەو ژمارەی تەنیش ڕەگەکە پێوترێت چە؟ هاوکۆڵکە. ئەوە پێوترێت چە؟ ژێر ڕەک. ئەو ژمارەی کە دەکەویتە ناوڕەکەکەی پێوترێت ژێڕەک. هەمیشە لە کاتی لێکدانی دووڕەک چ دەکەی؟ هاوکۆڵکەکان جاران هاوکۆڵکە، واتە ژمارە جاران ژمارە، یاخود پێشڕەک جارانی پێشڕەک، ناوڕەکەکەش جارانی ناوڕەکەکە. ئێستا لێرە چمان لە تەنیش ڕەکەی سێمان هەیە، ئەی لێرە چەندمان هەیە؟ ئەگەر هیچمان نەبوو کەواتە چەندە ئێرە؟ یەک. باشە، سێ جارانی یەک دەکاتە چەند؟ دەکاتە سێ. ڕەجی 5 جاران ڕەجی 15 دەکاتە چەند؟ ڕەکەی دەنووسینەوە. 5 جاران 15 دەکاتە چەند؟ دەکاتە 75. دەکاتە 75. 3/75. ئێستا ئەو ئەنجامەکەی تەمەشای وەڵامەکان کە ئەو وەڵامی تێدا نییە، کەواتە لە نیشتیمانی چی کردێ؟ زیاتر سادەی کردی. ئەمەش دێن چ دەکەین؟ زیاتر سادەی دەکەین. یەکسانە. سێکەی وەکو خۆ ئەنووسینەوە، کردارەکە چی؟ لێکدانە، واتە جاران. دوو ژمارەم دێ بکاتە 75، بەڵام ژمارێک ڕەگی هەیبی یەک نەیبێ. چەند جاران چەند؟ 3 جارانی 25. 3 جارانی 25. باشە، سێکەی وەکو خۆ ئەنووسینەوە، لێکدانەکەش وەکو خۆ. ڕەجی 3 دەکاتە چەند؟ نیتی، کەواتە بەڕەگەوە دەنووسیەوە. ڕەجی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5. پاشان چ دەکەین؟ ئەو دوو ژمارەیە لێکدا. 3 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 15. ڕەجی 3کەش وەکو خۆی، کەواتە وەڵامەکەمان کردێت چەند؟ 15/3. کەواتە بیمان دەبیتە وەڵامی ڕاست. پرسیاری نۆیەممان هەیە، دەڵێت چە؟ ئەنجامی سادەکردنی کاوانەیەک تێ بە توانی 2، واتە ئەو تواندووە لۆ هەموو کاوانەکەی بە یەکسانی. ئەو تواندووە جارەکە دەینە چوارەکەی، جارێک لۆ چوارەکەی لێکدان جارەش لۆ ڕەجی 7. کاوانەیەکت هەیە بە تواندوو، هەرچی لە ناو کاوانەکە هەیە ئەو توانەی بە یەکسانی بەسەر هەمووان دابەش دەکەی. 4 تواندوو دەکاتە چەند؟ دەکاتە 16. واتە 4 جارانی 4 دەکاتە چەند؟ دەکاتە 16. کردارەکەمان چێ؟ جاران دەینووسینەوە. ڕەجی 7 بە توانی 2. گوتمان هەر کاتێک توان و ڕەک پێکەوە هات چ لێ دەکەی؟ لەگەیەکیان کوور دەکەیەوە. توانەکە لەگەڵ ڕەکەکە ڕۆیشت چ ماوە؟ 7 ماوە. 7 جاران 16 دەکاتە چەند؟ دەکاتە 112. کەواتە دیم دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری دەیەم، ئەڵێ چە؟ ئەڵێ ئەنجامی لێکدانی 180. دێن 180 سادە ئەەکەین. ئەتوانە دوو ژمارەی وەرەگری بکاتە 180، یەک ڕەجێبی یەک نەیبی. ئەتوانێت بە ڕێگەی خێرا بەو ڕێگەی کە ئێستا من ئەیکەم ئەتوانی ئەو ڕێگەیش بەکاربێنی. ئێستا لەو نمونە لە هەڵبژارنەکان ئیش لەسەر هەڵبژارنەکان دەکەین. دەڵێن چە؟ ڕێگەکەی وەکو خۆ دەستکاری مەکە، ئەو ژمارەی تەنیش ڕێگەکەی جارانی خۆیکەوە، هەر جارانش دەکاتە 6/4. ئایا 6/4 جارانی 5کەین دەکاتە 180؟ نەخێر، کەواتە نابێتە وەڵام. وەرە بی تاقیکەوە، شەشەکەی جارانی خۆیکەوە، واتە ئەوەی لە پێشڕێگەکەی جارانی خۆیکەوە. 6 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 36. 36ەکە جارانی 5 بکە دەکاتە 180. بەڵێ، کەواتە بی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری 11 ئەڵێ چە؟ لێک بدە و سادە بکە. دوو ڕەگمان هەیە، گوتمان چە؟ پێشڕەک جاران پێشڕەک، ناوڕەک جاران ناوڕەک، واتە ژمارە جاران ژمارە، ڕەک جاران ڕەک. لێرە هیچمان هەیە؟ بەڵێ، یەک. ئەی لێرە شەریەکە، کەواتە پێویست ناکە جارانی بکەین چونکە هەر دەکاتەوە یەکێکیش پێویست ناکە بنووسینەوە. ڕەجی 3 جاران ڕەجی 48 دەکاتە ڕەجی چەند؟ 3 جاران 48 دەکاتە چەند؟ دەکاتە 144. ڕەجی 144 دەکاتە چەند؟ دەکاتە 12. کەواتە ئەیم دەبێتە وەڵامی ڕاست.